باوکو و کوڕن ماوەیەکە ڕۆژانە دێنە ئێرە خۆبەخشانە و بەم شێوازە سادەیە چاڵی و چۆڵی ڕێگا سەرەکیەکانی ناحی تەکی جەباری لە قەزای چەمچەماڵ نۆژەن دەکەنەوە. ئەوان گوێ بە سەرما نادەن چونکە خۆیان دەڵێن کارێک دەکەن خەڵکی لە خەمی ساردی ژیان دوور دەخاتەوە. قیرە کۆنەکان ئەوەی کە لە قەرەق جعداکێ پێشتر هەڵکانراوە کۆیەکەینەوە و ئەیتێنن لێلاکە بە گازێستێن ڕۆژ وایە 200 لیتر گاز دەستێنم ئیتر بەوە خەریکم کە کۆنیش قیر تازی شەکڕم تێکڵاوەکەمی کەمەبانە ڕۆژ وایە کامل ئیشەکەم لەبیانە و تایوارە ڕۆژ وایە 4 ساعت 5 ساعت 3 ساعت خەریکی گوێ بەوە نادەن ئەو کاری کە دەیکەن ئەرکی حکومەتە ئەرکی گەورە بەلای ئەمانەوە ئەوەیە ئەو خزمەتەی لایەنی بەرپرس ناتوانێت بیکات ئەمان پێشکەشی خەڵکی ناوچەکەیانی بکەن. من وەکو هاوڵاتێک هاتووم هاوکاری ئەم کوڕوباوکەم کەم بۆ ماوەی مانگێکە خەریکی چاکردنی ئەم ڕێگەوبانن کە تاسە تۆسی زۆری تایە چاڵ و چۆڵی زۆری تایە بەهۆی ئەوەی کا بارهەڵگرەکان لێرەوە ڕەتە بن بارهەڵگرێکی زۆر ڕۆژانە لێرەوە ڕەتە بێ جاداکە بەڕاستی زۆر ناخۆش بوو جارە لە ستانە جار وایە بێتە قوڕ و لێتا و هەر بە کەڵکی ئەو نایەکەوە ڕێ بکەی پێە. ڕێگای سەرەکی گواستنەوەی سوتەمەنی چڵگەی کۆرمۆرە کە کۆمپانیای داناغاز کاری بەرهێمێنانی سامانی سروشتی لێ دەکات ڕۆژانە سەدان ئۆتۆمبیلی بارهەڵگر و تانکەری سوتەمەنی پێدا تێدەپەڕێت. هاوڵاتیانیش ئەوەیان بۆ یەکلایی بۆتەوە کە چەندین ساڵە سامانی سروشتی سنوورەکە دەبرێت لە بەرامبەر ئەوەدا هیچ خزمەت گوزاریەک بۆ ناوچەکە ئەنجام نادرێت. ئەمە فەراغی حکومەتە لە ڕاستیە بێ حکومەتی ئەگەر حکومەت هەبێ و ئەگەر دەسەڵاتێک هەبێک لە وڵاتی ئێمەیە خزمەتی هاوڵاتێکی بکە ئەم بە ڕێزانیژوە ئەرێک ناکێشن چەند جار خۆپشاندانمان کردووە ئیداری چەمچەماڵ زۆر جا بەڵێنی داوە بەڵام ئێوە بەڵێنەکانیانەوە دەبینی هاوڵاتی لەسەر گیفانی خۆی چاشیەکات. دەپی یاسا بەرکارەکانی پەرلەمانی کوردستان دەبوو لە پای بەرهەمێنانی غاز و سامانی سروشتی خەزای چەمچەماڵ بۆ هەرتەنێک غاز بڕی $70 بۆ پرۆژە خزمەت گوزارەکانی ناوچەکە بۆیە لەو بڕە $7 بۆ دروستکردن و نۆژەنکردنەوەی ڕێگا دابین بکرایە. ڕزگار جەبارێن ئارتی ناحی تەکی جەباری.